بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی تری سەرنج بە دیداری ئەوەی خۆشەویست شاد دەبم بۆ ئەم بەرنمەیەش سەرنجتان ڕادەکێشین بۆ چۆنێتی دروستکردنی بنێشتی کوردی بۆ ئەمە بەسەش هاتووینەتە لای کاکسابیر کە سەردەمانێکە کاری دروستکردنی بنێشتی کوردیە بەیەکەوە ئاشناتان دەکەین لە چۆنێتی دروستکردنی بنێشتی کوردی بینەرمان بن. وڵی لە 1970 من بنێشت خەریکی بنێشکردێنم ئەی ساڵان دەچوین لە شێوەکانەما کرد بەس ئێستا مەجالمان نییە و جاکوونیەوە لەبەر ئاگر و لەبەر شت خۆشم لە سلێمانیام لە سلێمانیا ئەیکڕم لە خەڵقەوەێنم لێرە بۆ مەێنم من لێرە ئەیخۆڵێنم و ئەم بە بازاڕۆوەمانە ئەوە تا چەند دروستکردنی بنێشت زەحمەتی تایە وڵی تێ پێوی لە هەوڵی کردنی بنێشتەکە لەوێ کە ئەچن خەڵقەکاسی بنێشتەکەن ئەوە ناڕەحەتیە و دروست کە بەوڵا خوشت و ئەمانە گە و شت هەمووی ناڕەحەتە بەس دوایی کە ئێنانەی پاڵێون و ئەینێرن بۆ لا منیش لێرە هەندی جارێککە ئەیپاڵێم و ئەیخوڵێنم ئەوە بۆ خەڵکی کە یەن مشتری هەیە ئەیبەن بە کوڵاوی من تەسلیمە خەڵکێکم بەس بە تاڵی لە خەڵکێک ێگەڕم دیدیەکانە هێنن بۆم هەمووی کوردستانە لە ئێران و شابۆتان دێ بەس منی کوردستانی خۆمانەکەڕمی ئێران و ئەم لاولا ناکرمی شوێنێک ئەوەی شینەی ناسم نایکەڕم لێی ئێستا بشێنی ئەلاگەیەک بۆ بێنێتوان ئێستا پێدەڵە نەمەکردنەوەی ناوێت کامێرەکە ببینێ ئەم سەرچاوی ئەم بنێشتە لە دارەوەیەت لە دارە بنەوەیەت کە خەڵقانەچن ئەیکەن لە دەوری ڕەز و کێوەکان
ئەجا دوایی کە کۆچەڵی پێوەکەن و دوایی ئەێن بۆ من کە هەڵیان گرت ئێنن مژ لێرە ئەوە ئەیکوڵێن و چاکێکەکەم وی خەمە بازاڕە لە ماوەی چێنێکە ئەو بنیشتێتە خوارەوە مانگێکە دوو مانگە کە لە لەی ئەەکەن کۆچەڵی پێوە بەستن دوای 15 ڕۆژ ئەچن لە لەی ئێدەنەوە برینەکەی ئەکولێنەوە کە دوای برینەکەیان کولانەوە بۆ ماوەی 15 ڕۆژی کە هەندی یەتەوە 20 ڕۆژ 15 ڕۆژ مشکیلە نیەوە چەند مدەیەک لە لێنەوە جارێکی کەش هەندی لێ وێستنەوە هەندی ئەچنەوە جاریکە لە لەی ئێنەوە بەس ئێمە دوو جار لە لەماندا دوو جار لە لەماندا ینی 25 ڕۆژ 25 ڕۆژی بێت و ئەوە 50 ڕۆژێکی بێت و گەلاوێژەکە و فێنکیە کرد ئەچین بنێشتەکەمان با کۆچەڵەکە هەڵەگرت بەیانیان زوو ئەمانێنا بۆ ماڵەوە لەوێ لە هەشتا و بڵێن دووە و لە هەشتا و سیام بنێشتم کرد لە فیرار بووم وەلحاسەڵ لەوێ ساڵێکی دم لە ڕاکردنەکە شاکە ڕامان کردەوە کۆچمان کردەوە کە خەڵقا سلێمانی بەجێشت لەوێ شەندی چوومەوە بنێشتم کردەوە و 2 ساڵە ئیش نەبوو لە ناو شارە وڵات ساڵێکیان ڕێکە و بارانباری زۆری شتەوە ئەوەی کە بارانەکە نێگیت و تاواکە نێگیت و ئەوە ماڵگێت ئەوەی کە کەوتە خوارە کەوتە خوارەوە بەڵێ بەڵێ ئەم ساڵ زۆر گرانە وڵا بە کیلۆیە هەمووی بە کیلۆیە کڕین و فرۆشتنی بنێژ بە کیلۆیە گۆترێکیان نیە جملێ ینی بە جملە بیکڕی بە مفرەت بیکڕی ئەبێ بە کێش بێت ئەو هەڵمەیە کەیەتە دەرەوەی ئەو بنێشتایە ئەمە ئەڵێ وەکو زەهری چۆن ئەڵێ زاری مار ئەمە نەتاڵە نەبێتەوە باشە بۆ نەخۆشی شت باشە وڵی ئەوەی شەگرێ بێ ئەمە خۆیان هندی لە سەدایە بەزێدێ لە حەبەکە باشترە زۆر تاڵە بیخۆ بزانە تامی کە بزانە ناگەرمێ بیخۆ بزانە وایە یان نا بەس زەحمە دەگیرە تاڵێکی زۆر زۆرە لە حەد بەدەرە تاڵێک وارە وەڵا ئەوە بیخۆ من جاری وایە ئادێرە بۆ خۆم دانیشم پیاڵەیەکە گرم لە زانە زیاترێکیرە بەس زێ ناڕەحەتەگیری هەڵمەکەی ڕوارە وەڵا ئەوە بنێشتەگەیستی هەڵەچێت بنێشتەکە کە کوواند ئەبێت تایمەکەی ڕابگری نەشل بێ نەتونگ بێ کە شل بوو لە دانەوە چێ کە تومیش بوو بە عمل کاکیلێ خەڵک خیلاگەکات ئەبێ فڕێ یانە بێ فڕێ یانە بێ ئاوای خەسارە بێت وەڵی 5 ساعت جا کوڵێت ئەگەر ئاوا زۆر بێ ینی لە 2 تەنەکە لە 3 تەنەکە 5 ساعتی ئەوێت ئەو بنێشتا بێ بۆ ئاوا خۆش بێت ئەکێت ئەو ئاوەی تێکەی بنێشتەکەی تێکە اینجا ئاگری فەرمێزیەکە دەشێت بۆ خۆی بە شوێنەی ئاکوڵێت هەتاو کنی ئەو بنێشتە ئەو ئاوە لەگە ئەو بنێشتا حلە بێ و ئەیکوڵێنێ ئەو ئاوە ئەو بنێشتە پاکاتەوە و ئەکوڵێ ئەبێ بخەیتە تایم لەگەڵ داماگرت ئەوە 2 دقا 3 دقا بنێشتەکە ئەنیشێت کە نیشت ئاوەکەی لا ئەبین جا دوایی بە ئاوی ساردی پەسا لە پەستا بەسەریاکەینە تاکوونێ فێنکیەکەینەوە ئەکێنێ نایلۆنەوە یان خامەوە ساڵانی زۆر ماکردە خامەوە کیسەی خام بەس ئێستاکێنێ نایلۆنەکەەوە باشترە نایلۆنەکە تۆزی لێ نانیشێت شتی لێ نانیشێ پاکترە ئەتوانی نایلۆنەکەی هەم بیگۆڕین مشتری خۆتان هەیە بە جوملای فرۆشتنیان وڵی خەڵقیت بە 4 کیلۆ بە 3 کیلۆ بە 5 کیلۆ ئەیبەن زوو ئەمتوانی ئەم پڵان بە زیاترم فرۆشت زوڵانی زوو ئەمما بە حاجی کەریم بێکراس کە مزگەوتێکی لێرە ئەوە بە 6 کیلۆ و ئەمانە ئیتر چەندە بووە وەخت ساڵی وا بۆ حوتەنەکەم بووە 4 فەردەما بووە 5 فەردەمە بووە ئەمبر بۆ حاجی محەممەد جامر بۆ حاجی کەریم بێکراس لە 74 کیلۆ ما بووە بە 750 فلس
دوای هاتەوەکی کاکە ئەو بنیشتەیە بنیشتێکی دەرەجەی کەمەی شۆیە وەڵی چینیانە کەچیدی دە باشە من ئەوە کیلۆ ڕۆبێکی بۆ زیاگەم من بە مامەلە بێم فڕۆشتی بۆ زیاگەی پتی بنیشتی وا چاکم نەبینیوە لە دوکانەکەی لەبەر بە لە دێکەیە بوو. من هیچی تێگەڵ ناکەم بەس ئەم لەولا نازانم بۆ شوێنانی کە تێگەڵیگەن بەس من هیچ شتێکی تێگەڵ ناکەم بەس لە دارەکە کە دەرێکن ئەی پاڵێ و ئەێنن بۆ لا من لیان نەکردم من دوایی هەندیز ئەی پاڵێومەوە و ئەی کوڵێنم بەس ئاوی تێەکەم ئەوە شوێنی بازێک کەسەیە لە شوێنان دروستیەکەن بەڵێ هات جیاوازە بە سیارەکەشی جیاوازە بە کوڵاوی هەرزانە جا خراپە ئەوەی کە بنێشت خوا یەکسەر ئەزانێت کا خراپە من مشتریمە یەکسەر ئەزانێت یەتەوە بۆلام ئەڵێ لەو بنێشتەمەوێت حتا ئەوانە لەوێ بیخوات یەکسەر فەرقی پێکات ئاوەکەی خەڵقی بات ئەیخۆن ئەوەی ئەو ئاوە پاکەکەی کە کوڵان ئەو ئاوەی کە پێ کوڵێنم بەس ئەو ئاوە ئەیبەن خەڵقی با داوایەکە ئەیدەمێ بۆچی باشە وەڵی ئەڵێن بۆ خەڵی خوا بۆ ماعیدەی یان دڵە کەسێتی یان سەریەشەیە ئاواڵێن بۆ کۆڵۆنوانە بەس بنێشتە تاڵەکە خۆی بەخۆی کە بێەوە پێشەوە بڵێت هەموو شتێک بۆ مشتێ چاکە بۆ سەرێشە چاکە بۆ قەبزی چاکە بنێشتە تاڵەکەی بنێشتە تاڵەکەی ئەبێ بەرەوەڵا ئەلیسکێ بەدانە ئەبێ یەکسەر قوتیەی وەکو چۆن ئەڵێ مەحەلەبی یەکسەر قوتیەی ئەلیان ناجوورێت بنێشتە تاڵ تاڵی بەقەوەتە و چاکە ئیسفادە لێکە خەڵک چەند ساڵە خەڵقی فرۆشت ساڵانی زوو عارفە لە چامانێنە ئەوە ئەیکڕی بۆ دەربان بەکاری هێنا ئەمە ئەم چەرەکەنرایەوە ئەوە تەواو ئەمە کەپسا ئێستا بیکەیتەوە ئەوەی بەجێ ئەمێنێت ئەمە نییە بەکار ناتوە ئەم دەبەیە ئەم دەبە بۆ ئەوەیە کە ئاوای لێکرد ئەوای تر بەکار ئەو دەبەیە ئەزانی بەکار نایە زەلامێکەش بێنێتەوە زانیەوە بەکاراتەوە عمل نایێت تەواو ئەتوانێت پەداشێکمان بەری با تۆزی لێ بخۆی مەی ڕێژە باوکم باشی دەر بڵاو نەکاتەوەی نەوەڵا قەینی ئەوە دەبەکەی یەکڕم ئەگەر کابرا دەپارەی دەبەکەی دا نادایەنێ داشینە ناهار ئەوە ئیتر بابی بە ئەو ئاوە کە کوڵا دایەگرم بنێشتەکە ژێرەکەوێ و ئاوەکە سەرەکەوێت ئەیگرم و ئاوا دایەنێمە ئاوە ئەمە دەبەیەکە ئەوە هینی بەکاراتوش نییە دەبەیە بەڵێ ئێستا سەرەکەی بۆ نێمەوە دوایی کە
ئەگەر بێت بۆ سەرێکەکەیتەوە دوایی ئەزانی ئەم دەبەیە بەکار هاتوویان بەکار نهاتووە جا هەیە پارەی دەبەکە هەڵێ 250 دانێ هەیە داشینانە من پێی ناڵێم وەختی وایە خۆی دایانێ وەختی وایە داینانێت شەکای تری وەکو شتێ خەڵکەکە داوایەکە مەجبورم ئەبێت ئەجا ئیسپادەیەکی لێ یەکەم خەڵکیش داوایەکات جا شتێکی کۆنە شتێکی خۆشە شتێکی جوانە ینی ئەگەر تەسویر و مەزویری ئێمەتیان ناکەین ینی شتەکە بە سافیەکەین مشتریمانەیە وەڵی وەختی وایە ئەبێ پەلەی لێکم لەبەرەوە مشتریەکانم داوام لێکن بە پارچەی بە غرامە هەمووی بە غرامە 50 غرام ئەین بە دوونی و ئەگەر سیار دابەزیە دایبەزین ئەگەر بەرز بێتەوە مەجبورین لەگەڵەیە جا بە کیلۆیە و بەڕۆ بە کیلۆیە و ئەوە کاخەلی لێگەی لێواوە داوای 5 کیلۆکە 6 کیلۆکە زیاتریش داواکە بەس من 5 کیلۆ 4 کیلۆ زیاتری نایە لەبەرەوە مشتەرەکانمەیە عەرەبیات لە بەغاوەیان لە کەرکووکەوەیان وەڵی لە هەموو شتێکەوەیان ئالام نێشتی خەڵکی وایە لە ڕوومادەوە یە بۆ ئێرە بۆ بنێت کە یەن بەسەدان یەن سەد ئەزان لێرایە لە هەولێرەوەین وڵا هەموو شوێنێن بۆ خاریجەوە ئانەیە کە خەڵکن لە خارج ئەم ماڵانە کەسوکارێن لە خارج ئەرە وڵایەن بە کیلۆ ئەیبەن بۆ خاریجی بە نەرەوەڵا زۆر مشتریمە یارەوەڵا بە نیو کیلۆ بە کیلۆ یەن ئەیبەن بۆ کەسوکاریان شتێکی جوانە ینی دیارێکی جوانە بە غرامە هەمووی بە غرامە 50 غرام ئەین بە دوونی و ئەگەر سیار دابەزیە دایبەزین ئەگەر بەرز بێتەوە مەجبورین لەگەڵەیە جا بە کیلۆیە و بەڕۆ بە کیلۆیە و ئەوە کاخەلی لێگەی لێواوە داوای 5 کیلۆکە 6 کیلۆکە زیاتریش داواکە بەس من 5 کیلۆ 4 کیلۆ زیاتری نایە لەبەرەوە مشتەرەکانمەیە عەرەبیات لە بەغاوەیان لە کەرکووکەوەیان وەڵی لە هەموو شتێکەوەیان ئالام نێشتی خەڵکی وایە لە ڕوومادەوە یە بۆ ئێرە بۆ بنێت کە یەن بەسەدان یەن سەد ئەزان لێرایە لە هەولێرەوەین وڵا هەموو شوێنێن بۆ خاریجەوە ئانەیە کە خەڵکن لە خارج ئەم ماڵانە کەسوکارێن لە خارج ئەرە وڵایەن بە کیلۆ ئەیبەن بۆ خاریجی بە نەرەوەڵا زۆر مشتریمە یارەوەڵا بە نیو کیلۆ بە کیلۆ یەن ئەیبەن بۆ کەسوکاریان شتێکی جوانە ینی دیارێکی جوانە
هەفتاکانە بەس یەکدوانێکی دیابوو بنێشتەکە من و کاگەبرا و ئەو جەماعەتێکی دیابوون بنێشمان نەزانی ئەوانی کە نانەویست لەم دوایە ئێستا هەموو خەڵکەکان لە هەموو شوێنەکانەوە فێر بووین بە ساڵانی زوو باراوەیە کرد هەوڵوەیە کرد بنێشتەکە خەسار بێت بۆ دەرنەچێت بەڵێ بەرەوەڵا هەڵ بچێت ئەبێ ئاگا لێ بێت لە کاتی هەڵچوونە ئەبێ ئاگا لێ بێت هەڵ بچێ بە یا بەزە بەرمیلەکە ئەڕوات ئەلئان ئەبێ ئێستا ئاگام لێ بێ هەڵ نەچێت ئەڕوا داگری تێبەرە بێت سوودێت هەرقیش فرێ ناکەوێت ئەی ئەوە ئاگرە بە زۆر بەقەوەتە ئەرەوەڵا دوانە بەرە بۆ وێدی بۆکو خۆیان داینێرە خوا پێن دەبەکان بۆ دوای بیاوی کوشت کە بنێشتەکە داگری لە ساڵی ئینەکەم بە بەرزێک لەولا ئەوە زانە لەولاترە ئالوایە بینێرانی ئازیز ئەوەی بینیتان چۆنێتی دروستکردنی بنێشتی کوردی بوو هیوادارم سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویستم ڕاکێشاوێت لەسەر چۆنێتی دروستکردنی بنێشتی کوردی تا سەرنجێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم بمێنن بە خێر و خۆشی